ئەچینە سەر ئەوەی کە باسی سەیرانمان کرد، باسی گەشتمان کرد، باسی بەهارمان کرد، باسی بژانۆی گژوجیامان کرد، بەڵام لە هەمان کاتیشە ئەمانە هەمووی خۆشی بوون. ئەبێ هۆشیاریشمانە بێ بەرامبەر کۆمەڵە بابەتەکان چییە؟ لەبەرەوەی کە ئێمە لە ڕابردووە بەهۆی ئەو بارودۆخە نەگونجاوی کە بەسەر ناوچەکەمانە هاتووە، وڵاتەکەمانە هاتووە، ئەو جەنگانی ڕوبەڕوومان بۆتەوە. ڕاستە لە ماوەی چەندەیەک تێپەڕ بووە بەسەر ئەو جەنگانەیە، بەڵام هەر پاشماوەی ئەو جەنگانە کاریگەری لەسەرمان بەجێشتەوە. بە تایبەتی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو یاخود چەند مانگێکی ڕابردوو ئەبینی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێ، لە ڕێگەی میدیاکانەوە بێ، لە ڕێگەی و سەرچاوە هەواڵیانەوە بێ کە بە ئێماگە هەندێک هاوڵاتی بە دڵێکی خۆشەوە ڕووەکاتە ئەو کەژووچێوانە بۆ کۆکردنەوەی گژوجیا بەهاریەکان یاخود بۆ مەبەستێکی کە بەداخەوە بەهۆی تەقینەوەی مین پیایە ئەبێتە هۆی گیان لە دەستدانی. چەندین حاڵەتمان هەبووە لەم بابەتە کە هەتا ئێستا ژەمە خەمیکی گەورەیە لەسەر هەمومان، مەترسێکی گەورەیە لەسەر هەمومان. هەتا ئێستا دوای چەندەیەکە هەم ناوچانەی ئێمە هەرپانەکراونەتەوە لە مین و تەقەمەنیەکان لە دوای هەوڵەکانی دەستگای مێنیش، بەڵام هەندێک شوێن هەر مەترسی لەسەرماوە. ئایا کاریگەریەکان تا چەند ساڵیش کرد ئەمە هەر بەردەوامە بێت؟ کەم ڕۆژ گیانی مینی شەو لە هەموو زۆربەی دەستگا میدیاکان کاری لەسەرەکرێ و بە شێوازی لە شێوازەکان هۆشیارەکان بڵاوکرێتەوە. ئێمەش بە باشمان زانین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە باز لەسەر ئەوە بکەین کە هاوڵاتیان تا چەند هۆشیاریان هەبێت، تا چەند ئێمە ئاگاداری ئەو بین کاچینە هەندێک ناوچەی سەخت کە و ناوچانە ئەگەر ئاماژەی تیادانەنرابێ، ئەگەر ئاگادار نەکرابینەوە ڕووی تێنەکەین. اینجا بابەتێکی کە لەخوا بە جیابێسا گروپە شاخوانەکانیشمان زۆر بوون، یعنی زۆر کات بە پێی ڕێنمایی بەو کەسانی کە ڕێنیشان دەرن ئەگەر ڕێمان نەزانی با لە خۆمانەوە ڕوو نەکەینە شوێنێک، بۆی کە تووشی مەترسی نەبووینەوە چەندی ڕووداومانەیە، بۆی کە من زیاتر لەسەرم بابەتە زانیاری وەربگرین و بینەرە خۆشەویستەکانیشمان هۆشیاریانە بێسا میوانداری زۆر بەڕێز کاک ماسین عەبدولکەریم ماکرۆک و بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی کە بەڕێزان لە ستۆدیۆ ئامادەیەکرد بفەرمێت. فەرموو کاک ماسین. فەرموو. بانی باش بەخێر سەرچاو بەخێر بێت. فەرموو. بانی باش بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت، زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ. ئێمە دەستخۆشی لە تۆ و لە تەواوی کارمەندەکان و لە تەواوی بەڕێوەبەراتێکەشتانەکەین کە ماندوونە ناسانە هەمیشە کار و پیشەی خۆتان وەلانەنەوە و لە هەر بارودۆخێکا بوون تیمەکانتان هەمیشە ئامادە باشی هەبووە و توانیتانە کاری خۆتان بکەن. بەڵام من یەکسەر لەو پرسیارەوە دەست پێکەم بەم هەواڵانەی کاگاتە لای ئێمە بەوەی کە بەداخۆ کۆمەڵێک کەس ڕۆحیان شاد بێ گیانیان لە دەستداوە لەم ساڵدا و بۆ پێی کە لە کۆمەڵێ ناوچەی جیاواز لە پێنجوێن بێ لە چەند شوێنێکی کە بێت ئەو مەترسیانە هەر ڕوبەڕووی ئێمە بوونەتەوە و ئێمە هەر بێ بترسین. کاک ماسین دەستان خۆش، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کورسات کە هەمیشە هاوکارمان بوون. یەکێک ڕۆڵێکی بەرچاوتان هەبوو لە گەیاندنی پەیامەکانمان کە خۆی هەرگەیاندنی پەیامەکانی وشیارکردنەوە لە مین و تەقەمەنی کەمکردنەوەی قوربانیە. دیارە من ئەمێ لە پێشا باسی ئەوە بکەم کە ئەمڕۆ ڕۆژی 4 ڕۆژی جیهانی وشیارکردنەوە لە مین و پاڵپشتی کاروباری مینە. نەتەوە یەکگرتوەکان لە هەشتی کانونی یەکەمی ساڵی 2005 بڕیاریدا کە ڕۆژێک تەرخان کا بە ڕۆژی وشیارکردنەوە لە مین و پاڵپشتی کاروباری مین بە هۆکاری ئەوەی کە ئەم کێشەیە کێشەیەکی نێودەوڵەتیە و لە 4 2006 یەکەم یادکردنەوە بە نمایشکردنی کۆمەڵی کار و چالاکی نەتەوە یەکگرتوەکان خۆی پێی هەڵسا و سەرجەم ئەو وڵاتانەی کە کێشە و گرفتی مین و تەقەمەنیان هەبوو هەڵسان بە نمایشکردنی کار و چالاکیەکانیان لە 4 2006 لەو کاتەوە هەموو ساڵێک لە 4 لەم یادەیە هەموو ئەو وڵاتانەی کە کێشەی مین و تەقەمەنیان هەیە و گرفتی مینیان هەیە هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم NGO-کان هەم UN خۆی هەم وڵاتەکان خۆیان دەستگا خۆماڵیەکانی هەڵەسن بە نمایشکردنی کار و چالاکیەکانیان لەو ساڵە و ئێمەش جەنابیشتان بانگهێشتکراون وە کورسات کە ئەمڕۆ کار و چالاکیەکانمان لە ئەمنە سوورەکە لە مۆنومنتی ئەمنە سوورەکە عرض ئەەکەین. سەبارەت بۆ مەترسی جەنابەت باسیەکەی بێگومان ئێمە پەیامەکانمان بە بەردەوامی ئەگەینین، بەڵام ئەگەر هاوڵاتیەک پابەیەندی پەیامەکانی ئێمە نەبێ بێگومان ڕوبەڕووی مەترسێ بێتەوە. معلومی جەنابتانە ئێمە حکوومەتی عێراقی لە ناوچوو 7 ملیۆن مینی ئەوەی کە مەزە ناکرێت لە سنووری هەرێمی کوردستان چاندووە. پشتی شێری ئەم 7 ملیۆن مینە بەر سنووری پارێزگای سلێمانی کەوتۆ زۆر بەداخەوە. هۆکارەکەشی ئەوە بووە وەک مێژووی مین و تەقەمەنی کە ئەگەر باسێکی لێ بکەین لە هەر شۆڕشێکی گەلی کورد کە دروست بووە ڕژێمی دەوڵەتی عێراق ئەو کاتە هەڵساوە بە قەتڵ و عامکردن و کەبکردنەوەی ئەو شۆڕشە هەوڵیاوە بۆ کەبکردنەوەی هەموو جۆرە چەکێکی بەکارهێناوە. یەکێک لەو چەکانی کە بەکارهێناوە مین و تەقەمەنی بووە.
لەبەرەوە لە شەستەکانەوە مین و تەقەمەنی چێنراوە شەڕی هەشت ساڵەی ئێران عێراق مین و تەقەمەنی چێنراوە حملەی بەدناوی ئەنفال کە 4000 قسوور گوند داگیرا عینشت ئەم گوندانەکە داگیران ڕەبایە دروستەکرا لە سنووری گوندەکان ڕێگاکان قەتعکرا و مینی لێچانرا چواردەوری ڕەبایەکان بە مین ئەچێنرا لەبەرەوەی جوڵەی هێزی پێشمەرگە نەهێڵن وەک پی بکەنەوە لەبەرەوە پشکی شێربەر ئێمە کەوتووە لەبەرەوەی زۆرترین و دوورودرێژترین بۆردەر یاخود سنوورمان هەیە لەگەڵ ئێرانە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دیارە نزیکەی 6,000 با بڵێن 50 شەهیدمانێ هاوڵاتیمان هەیە کە بوونەتە قوربانی مین و تەقەمەنی لەم سنوورەوە نزیکەی 1550 کەم ئەنداممان هەیە کە دوو دەست دوو قات چاو هەمووی تایە هەمووی لەم سنوورەیە بەڵام ئەگەر بێت و سەیری داتاکان بکەی ئەگەر لەسەر هێڵی بەیانی کێروێکی بۆ دروستکەین ئێمە کێروی قوربانیەکانمان لە 2020ەکانە نزیکەی تا 2020 نزیکی سفرمان کردبەوە بە هۆکاری چی بە هۆکاری بەڕێبەرایەتێکمان هەیە ناوی بەڕێبەرایەتی هۆشیاری مینە و هۆشیاری کە هەڵەسن بە هۆشیارکردنەوەی گوند نیشتنەکان و ڕۆژانە دەرچوونیان هەیە چنە ناوچنە گوند نشینەکان کۆبوونەوەکە لەگەڵ هاوڵاتیانی ئەو ناوچانە بەرچاوڕوونیان هەیە پەیامەکانی هوشیاریان پێگەێنن لفلێت و پۆستەراتیان پێگەێنن بیلبۆرد لەو ناوچانەدا ئەوتن کە مینی لێ بۆی دائم ئینسان بە ئاگابێ شوانەکان جانتای شوانمان هەیە کە ڕسمی مین و تەقەمەنی لەسەرەوە دایمە ئەبێ بە ئاگابێ بۆی بەرچاوی ڕوون بێ دەستکاری مین و تەقەمەنی نەکات چکە زۆر دوورەکەوێتەوە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەی کە زۆربەی زۆری کێڵگەمینەکانی سنووریاری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان کە دیمارکیشن کرابووە تەنیشانە ڕێژ کرابوو کۆمەڵی هاوڵاتی بۆ بەکارهێنانی بۆ مەرامی شخصی سنووری کێڵگەمینەکانیان تێگاوە شیشەکانیان دەرێناوە بەکارهێنێناوە بۆ بەرژەوەندی تایبەتی ئەمە وای کردو سنووری کێڵگەکان شێوێنراوە و هاوڵاتیانیش لە بزات لەم مەوسما کە مەوسمی بەهارەی و جەنابتان ئەوەی ئاگام لێ بوو باسی سەیران و گەشت و باسی گژوگیای بەهارەکەینی ئەنی هاوڵاتی ئەڕوا بۆ گژوگیای بەهارە ئێمە یەک دنیا پێیانمان ناونێتێ بەرچاویمان ڕوون کردوەوە چوینەتە گوندەکەی یعنی گوندی وای لێمان بێزاربوون ئەو نەتیمەکانمان چووە بیریان هێنینەوە چکەش ئینسان قابل لە بیرکردچوونەوەی کەچی لەگەڵەوە ژەچێتە ناوچەیە کە زۆر دوورە لەبەرەوەی جایەکی باشتری دەستکەوێ عەدەدێکی زۆر یعنی فەرەیەک یعنی بەداخەوە لە یەک دوو کەناڵی کەش باسی ئەوم کرد پارساڵ پێرارساڵ هاوڵاتیەک مین لێ گیانی لە دەستدا بەداخەوە کە چوین تەرمەکەی دەربێنینەوە فەردەکردنەکەی پڕ نەکردبوو نیوەی کردبوو مینەکە لێیا بوو گیانی لە دەستدا بۆ فەردەیەک نرێ لەبەرەوە لە کەناڵەکەی بەڕێستی تانیشەوە پەیامم بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان ئەوەیە و جوابی پرسیارەکەی جنابیشت ئەوەیە بەڵێ ئەگەر پابند نەبین بە ڕێنمایەکانی هوشیاری مینەوە بەڵێ ڕوبەڕووی مەترسیە بینەوە لە کەناڵەکەی بەڕێستانەوە پەیامم بۆ هەموو هاوڵاتیان و هەموو گوندنشینان و هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە ناوچە مەترسیدارەکانن ئەوەیە کە پابند بن بە ڕێنمایەکانمانەوە لەگەر هەر حاڵەتێک کەوتنە ناو کێڵگەمینێکەوە لە شوێنی خۆیان نەجوڵن یاخود دیاردەیەکی دزێویان بینی لە مین لە تەقەمەنی ئێمە هێڵی گەرمی 1970مان هەیە دەستگای گشتی کاروباری مین کە بێ بەرامبەرە پەیوەندیمان پێ بکەن ڕاستەوخۆ بۆی ڕێنوێنیان بکەیت بۆی تیمەکانمان کە شەو و ڕۆژ و هەموو کاتێک لە پشووە تیممان هەیە تایبەتە بە چارەسەرکردنی ئەو کێشانە بچن بە دەمیانەوە و چارەسەری کێشەکان بۆ بکەن و بەهانایانەوە بچن و ئەو دیاردە جێوانێک هەیە لە مین و تەقەمەنی چارەسەری زۆر باشە لەگەڵی کە بەڕێست ئاماژەت بۆ کرد لە تیمەکانی ئێوە هەمیشە لە هەوڵی ئەویان کە هاوڵاتیان هۆشیار بکەنەوە ئەوەی لەسەر بەڕێوەبەرایەتەکەی ئەوەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە ئەو ڕێنمایەیە کە پێیان بدەن بەڵام لە دوایە ئەکەوێتە سەر هاوڵاتیان لەوەی کە بتوان بە شێوەیەکی بەرپرسیارانە ئەو هەوڵانە جێبەجێ بکەن لەگەڵەوەی کە ئاماژەمان بۆ کرد کە ئێستا وەرزی گژوگیا بەهاریەکانە لەواتە زۆر کەسە بێ کە بچێت بۆ ئەو شاخە کە فەردەیەک بێنێتوانێت ئەو بە شانازی و پاس لەو کاکەوەی هێناوە بەڵام هەندێک جار چیرۆکی تراژیدیا بە دوای خۆیان ئەهێنێت چیرۆکی مەرگەسات بە دوای خۆیان ئەهێنێ کەواتە چەند پێویستە لەوەی کە هاوڵاتیان ئەوەنە هۆشیار بن نەک لەوەی کە من شانازی بە فەردەیە بچم لەو گژوگیا بەهاریان کەم کە هێنمەوانێتەوە خانەوادەیەک سەرگردان ئەەکەی لە دوای ئەوە بەڵێ 100% وەک پێشتریش ئاماژەمان پێەیە بێگومان ئینسان دائیمەن مەسەلەن یعنی سەرکەشە سەرکێشی ئەکا زۆر جار هەوڵەیە یعنی بۆ شتێکی بەسیط یعنی تەسحێ بە شتێکی گەورەیە تۆ ڕۆحی خۆت پیرۆستترین شتە یعنی ناکرێت ئینسان لە پێناوی یعنی ڕۆحی خۆی بخاتە مەترسیەوە لە پێناوی دابینکردنی چەند دینارێک یا لە پێناوی دابینکردنی چەند هەزارێک هەندێک لە پێناو دینارەکەشان ئەهێنێتەوە بۆ خانەوادە و خێزانەکە ئەم ساڵ هەر چەند هەفتەیەک لەمەوە پێش ئەمێ ئاماژە بە حاڵەتێک بم
بەڕێز قایمقامی پێنجێن ڕاستەوخۆ پەیوەندی پێوە کردم وتی بەشکم بێن بەهانامانەوە دوو هاوڵاتیمان کەوتونەتە جێڵگەمینێکەوە جێڵگەمینی ئاسن کوڵەنی پێڵێن لە سنووری پێنجێن قەزای پێنجێن یەکیان گیانی لەدەستداوە معلوم بەزەی وتر هاوارە کاڵێ فریامان کەون کە کاتێک کە هاوارەکە خۆ ئەگەر براکەشی لەوێ بێ ناتوانێت بچێ بەدەمیێت چکە لە ناو جێڵگەمینایە ئەگەر ئەمیش کە ئەچێ بەدەمیەوە ئەمیش ڕوبەڕووی مەترسی بێت لەبەرەوە ئیلا تیمی ئەمێ بێ بگاتەوێت تیمان هەیە ڕاستەوخۆ نردمانە سەر حادیسەکە لە پێنجێنەوە بۆی زوو بگاتەوێت تیمی پێنجێنمان هەیە ڕێگەیان کردەوە دەریان هێنانەوەی چەند فعلەن شەهید بوو ینی جانی لەدەست ئەوی تریشان قاچێکی لەدەستدا بوو قاچەکەی تریشی نیوەی پەڕی بوو هەموو جانیشی پارچە بوو ئەمیان گیانە ئیسعافات ئەوەلیان بۆ کرد و گیانیانە چکە میدیکیشمان هەیە تیمەکانمان ئێمە معاوتۆ بێ حەقولی پێڵین لەگەڵ یاتی گیانیانە خەستەخانەوە ئەمانە ئەوش پاش 3 ڕۆژ گیانی لەدەستدا یعنی هێشتا مانگی 3 ئەوە دوو هاوڵاتیمان شەهید بۆ لە سنووری پارێزگای بەداخۆی مەمانەوێ ئەم دیاردانە دووبارە نەبێتەوە بەڵام هیوادارم هاوڵاتیان پابند بن بە ڕێنمایەکانی زۆر باشە ئێمە ئەتوانین بەپی ئەوەی کە بەڕێستان وەکو بەڕێبەرایەتەکەی خۆتان ئەو داتانی لە بەردەمتانە ناوچەکانمان بە پێشێوازی ئەوەی کە چەندتان پاکرد بێتەوە چەندێکی مابێ ئێوە توانن ئەمانە بکەنە خۆکو خۆتان بەردەوامەڵی لێمان بێزار بنە منە ڕێنمایمانەوە بەڵام ناچارین یعنی هەرە بێ هەوڵبێن لە پاراستنی جانی هاوڵاتیانە بە تایبەتی ئەو ناوچانی کە نزیکن لەو شوێنانەوە شوێنەکانیان بۆ نیشانە بکەن ڕاستە زانم بەخوا شیشەکان دانێن بەخوای بن باخی پێچاکەن ئاخر بە تۆزێ واقعتر قسەکەین وڵی ئەوە بۆ سەلامەتی خۆمانە خۆشەویستان بەڵام ڕێگایەکی کە بگرنە بەر بۆی کە بڵێ ئیتر ئەم هاوڵاتیانە ڕوونەکەنەوە ناوچەیە بەڵێ ئێستا پلانی ئەم ساڵمان بە پێی پرایۆریتی واتە بە پێی پێشترایەتی بە کورتەکەی خۆمان کۆمەڵێ حەقلمان دیاری کردووە کە لێ ڕێگەی سەلیبی ئەحمەری دەولیەوە فەندێکیان هەیە بەڵێنیان پێیاوین کە پرۆسی دیمارکیشنمان بکەن دووبارە نیشانە ڕێژێکەکەینەوە و شوێنانەی کە نزیکە هاوڵاتیان و کە ئەهمیەتی هەیە و گرنگی هەیە و دەزانین کە هاوڵاتی ڕوبەڕووی مەترسیە بێتەوە تایەوە خۆشمان پلانمان هەیە کۆمەڵێک کەڵگە لە پلانمانەیە کۆمەڵێک نیشانەمان وەرگرتووە هەر لە سەلیبی ئەحمەری دەولیەوە هەم خۆشمان هەم سەلیبی ئەحمەری دەولیش لە پلانمانەیە ئەم ساڵ چەند کەڵگەمینێک دیمارکیشن بکەین بەڵام ئەجارێک جەنا بدوودانی ئێمە بیکەین لەوانەیە سوودەکەی ئەوە نەبێت کە ئەو بێت لای بەرێتەوە یعنی ئەو بەس خۆی لێگەیاتەوە کە ئەو پارچە ئاسنا با سوودێکی لە ببینێ نازانێت ڕوبڕووی چەندین هاوڵاتی ڕوبەڕووی مەترسیەکاتەوە لەگەڵ ئەوەش زۆر شوێن هەیە هەر ئێمە لە پەیامەکانی هوشیاریە ئەیگەیەنین یعنی مەسەلەن شوێنەکە بینی کەڵەکە بەردی لێ نزیکی مەکەوەرەوە معالمی حەقڵی تایە شوێنەکە بینی بەردێکی سووری لێ نزیک مەکەرەوە ئەو کەڵگەمینە شوێنەکە بینی ئێسکوپروسکی لێ نزیک مەکەوەرەوە ئەو کەڵگەمینە شوێنەکە بینی دارستان و جەنگەڵستانە هەستەکەی چەندین ساڵە یعنی خەڵک نەیگەیشتوتیەوەمانە مەڕۆڕە ئەو شوێنانەوە لەبەرەوەی ئەمانە هەمووی معالمی حەقلن یاخود تەلی دەرکاوی ئەبینی بەڵام لەگەڵەوەی ئەم پەیامانە ئێمە چەندین جار دووبارە و دەبارە و سەدبارەشی ئەەکەینەوە هیوادارین هاوڵاتیان پابند بن چکە بەڕاستی مین کارەساتە مین گەورەترین کێشەی ئەوەیە کە ئێکسپایر نابێ ینی چەندین ساڵ بمێنێتەوە ئیلاکاری خۆی هەرکات این تۆ ببینە مینانە هی ساڵی بۆ نمونە هەشتاکانە کە چێنلاوە تا ئێستش کارەکە هەتا ئێستش ئیلا کارەساتێک دروستەکە ئەنجا لە ناوە چێ لەبەرەوە بۆیە من یەک پەیامم هەیە بۆ هاوڵاتیان ڕێی کەناڵەکەی بەڕێسانەوە ئێمە تیمەکانی ئێمە کە 23 تیممان هەیە 7 تیمی دەستی 2 تیمی میکانیک 3 تیمی PTS ئەمانە ڕوحی خۆیان ڕۆژانە لە بەرەبەیانێکی زووە هەڵەسن خەو لە چاوی خۆیان حرامەکەن چەندین ساڵە ئەمە کاریانە بەبێ ئەوەی هیچ مافی ئیمتیازێکیان هەبێ ئەڕوا ڕوحی خۆی فیداکە گیانبازیەکە لەگەڵ مەرجێکی شاراوە کە دائیمەن من هەموو کاتێ وتومە یعنی وە ڕۆڵی ئەم لەگەڵ ڕۆڵی پێشمەرگەی کە لە سەنگەرایە هیچ ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە چکە ئەگەر پێشمەرگەکە دوژمنەکەی بەرامبەرێتی دیارە ئەم دوژمنەکەی دیاریش نیە لە کەمینایە بۆی ئەو لە کەمینایە ئەم بەرەو پیری ئەڕوا هەچ دقی پێ ئەم تیمانەی ئێمە ڕۆژانەی گیانبازیەکەن لەگەڵ مەرگا بۆی ڕۆحی من و تۆی هاوڵاتی بپارێزن دەتکە پابند بن بە پەیامەکانی هوشیاریەوە بۆی ئەو خۆتان ڕوبەڕووی ئەو مەرگەنەکەنەوە بۆیە من ئەمەوێ ئاماژە بۆ بەم هەم پیرۆزبایی لە سەرجەم تیمەکان و سەرجەم پیشەگەرانی مین لە هەرێمی کوردستان و سەرجەم وڵاتانی جیهان بکەم کە بەڕاستی ئیشێکی پیرۆزی ئیشێکی سرف مرۆڤایەتیان هەیە کە هەڵەسن پێی گیانی خۆیان فیداکەن لە پێناوی پاراستنی گیانی ئێمەوە نەک هەر گیان فیدای لە پێناوی پاراستنی گیانە کاری ئێمە ڕەتی بە هەموو سێکتەرەکانی بوژانەوەی ژێرخانی ئابووری کوردستانەوە هەیە یعنی بە بڕبڕی پشتی بوژانەوەی ژێرخانی ئابووریە گرێت و لە برەوەی ئێستا ئەگەر ئەمڕۆ کەناڵەکانتان تەختی بکەن لە چالاکیەکانمانە کە عرزمان کردووە هەرچی کارێک کە کردومان بە دوکمنتمان کردو مەسەلەن وێنەی پێشتر ئافتەر و بیفۆر پێشتر چۆن بووە ئەمە کەڵگەمین بۆ چ پرۆژەیەکی لەسەر کراوە
مەسەلەن بۆ نمونە کۆمەڵی نمونەی زیندومانە پرۆژەی ئاوی دوکانمانەی کێڵگەمین بووە ئێستا ئەو ئاوەی کە بۆ بۆری دووەمی ئاوی دوکان هەم ڕێڕەی بۆریەکان هەم ناو خەزانی ئاوەکە خۆی ئێمە پاکمان کردوەوە دوای پرۆژەکەی لێکراوە شاری جوان کە بۆ بە لۆگۆی سلێمانی پێشتر ڕەبایەکۆن بۆ پاکمان کردوەوە دروست بوو ئەو پردی کۆبانەی ئێمە عەسکەر ساردا بووە مەرجە بووە هەمووی گول لە هاون و گول لە تۆپ و مین و تەقەمەنی بۆ پاکمان کردوەوە پردی کۆبانی لێ دروست بووە بێجگەلەوەی یەک کۆمپانیای نەوت نەهاتۆتە کوردستانەوە بە دوای نەوت تابگەڕێ هەتا ئێمە خاڵی GPS-مان وەرگرتووە ئەو شوێنەی ئەو ویستێتی ئەگەر حەقل بوو بێ پاکمان کردوەوە ئەنجا چووە ئەگەر حەقل نەبوو بێ خەریتەی ئەو منتیقەیەمان هەموو یاوەتێ چکە ئەو کات ئەو خەبیرانەی بوارینەوت هەموو لە وڵاتی خۆیان زۆر بە نرخن قیمەتیان هەیە خوێن و فرۆشتنیان پێوەکەن بە ئاسانی نان خەنە شوێنەگە ڕوبەڕووی مەترسی بنەوە ماڵیشن لەسەرێن خەریتەی منتیقەکەمان ناوەنەتی وتمانە ئێوە لێرە ئیشەکەن ئەم حەقلە لێتانە نزیکە وەش لێتان نزیکە ئاگادار یعنی هەموو کارەبا هێڵی 132 kV چەم چەماڵ سلێمانی شوێنی تاوەرەکان هەمووی پاکمان کردوەوە زۆربەی زۆری حەقل بووە و یاخود دەگەر حەقلیش نەبوو بێ خەریتەمان ناوەتێ ئەنجاو تاوەرانە ئەو کارەبایە گەشتۆ بۆیە لەبەرەوە سیاحا بۆ نمونە ئاوێ سەر کە ساڵانە سەدان هەزار سەردانیکەری بۆچێ کێڵگەمین بۆ پاکمان کردوەوە ئێمە تیمەکانی ئێمە پاچ کردەوە ئێستا بۆ بە مەزدەری داهات بۆ خەڵکی ناوچەکەش و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش مەسەلەن بۆ نمونە ژینگە ئەگەر ئێمە کۆمەڵی کێڵگەمین هەیە پاچی نەکەینەوە لە هاویناکە ئەبێ بە موسمی پوش و پەلاش و گەرمە ئاژەڵە کێویەک لە ناو زەویەکە لە ناو ڕوبەرێکی کێڵگەمینە مینێکی پێ بتەخێتەوە کڵپەدار بێ نزیکەی سەدان گڕەگرێ نزیکەی سەدان دۆنم زەوی گڕ ئەگرێ و ناشکوژێنێتەوە چکە تیمەکانی ئەگەر کوژێنش ناوێرم بچنە ئەو سنوورانە لەبەرەوەی هەم سنووری سەختە و هەم پوش و پەڵاشێکی زۆرە و هەم مینی تریشی دیای ئەوانش ڕوبەڕووی مەترسێ بن و لەبەرەوەی ئەم ئیشە پیرۆزاکەن ئەم تیمانە ئێمە داواکارم لە حکوومەتی هەرێم لە کابینەی داهات و لە پەرلەمانی داهات و ڕژنووسی پرۆژە یاسایەکمان هەیە کە مافوی ئیمتیازی پیشەگەری مینی تیا دانراوە داواکارم دەنگی پێبان و سپاسی فراکسیۆنی سەوزەکەم کە لە خولی پێشووی پەرلەمانە بە تایبەتی برای بەڕێزم کاک زیاد سەرۆکی فراکسیۆن لۆبیکی باشیان دروست کرد بوو کە پرۆژە یاساکە بگاتە ئەوێ تا ئەپرۆڤی بکەن و بێ بە یاسا و مافیان پارێزین چکە داوای هیچ شتێکی زیادشمان نەکرۆ سێ مافی سەرەتاییە ئەگەر شەهید بێ موچەیەک بۆ وارسەکەی ببڕێتەوە ئەگەر کەم ئەندام بێ موچەیەکی کەم ئەندامی شیاوی بۆ بڕێتەوە چکە بەشێک لە جەستەی پێشکەشەکە بە خاکی کوردستان و ئەگەر خانەنشینیش گەشتە سنی خاننشین بە پێی قانونی خاننشینی هەرێمی کوردستان و عێراق مافی خاننشینی هەبێ ئێستا هیچ مافێکی لەم سیانە نییە بەیانی ئەگەر کارمەندێکی من حاڵەتێکی وا لێ ڕووبە ئەبێ بڵێم ڕۆرە ماڵەوە و عقدەکەی هەڵۆشێنەوە و نمونەی زیندوشم هەیە لە ساڵی 2022 دوو هاوڵاتیم بە نەخۆشی شێرپەنجە دوو کارمەندم گیانیان لە دەسایەکیان 18 ساڵێکیان 28 ساڵ خزمەتی هەبوو بەداخەوە ئەو ڕۆژەی کە بەیان وفاتەکان هاو من عقدەکەیم هەڵۆشانەوە و هیچ شتێک بۆ وارسەکانیان نەبڕایەوە هەتا ئێستش تیمەکانی ئێوە هەمیشە جێی دەستخۆشین لەبەروی هەمیشە هاوڵاتیان قوربانی ئەدەن بۆی کە هاوڵاتیانی ئەم کوردستانە سەلامەت بێت بۆی هەمیشە ئاڵی نەفرەت لە جەنگ بێت لەبەروی ئەمانە هەمووی ئاسەواری جەنگە کە ئەمێنێتەوانێ کە لە عێراق لەسا 20 میلیۆن هەیە پشکی شێرەکە بەر هەرێمی کوردستان کۆتۆک و خۆش ئاماژەت پێکرد 7 میلیۆن مین لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام تا چەند پێویستە لەبەر ئەوەی کە تازە ئەمە هەیە گرنگە لە ناوەندەکانی خوێندنە لە پەروەردەیە ئەمانە وردە بۆ مناڵەکان شی بکرێتەوە وردە ئاگادار بکرێتەوە لەبەرەوەی هەمیشاوتە ئەگەر لە مناڵەوە ئەمە دیای بچەسبێنێت لەوانەیە هەج بە پرسیارەتی بکا بەرامبەر بۆ ڕووداوانە بۆی کە زیاتر ئاگادار بێت وەڵاهی زۆر زەرورە ئەو بابەتە من مەقولەیەکێ نازانم تا چڕات دێڕاستە بەڵام ڕێشی تێچێ ئەڵێن یعنی وا باسەکە لە ئیسرائیل هەر مناڵەکان کە لە دایکە بێ کە فامە بێتەوە ڕسمی زەلامیشی پیشانیان بە عەگاڵەوە لە نەمە دوژمنی تۆ باو باپیرانتە بیناسە يعني بين إسرائيل وعرب كوابينين سجشتوتا حالتيش بلان بقناعتي من لبروي أمدج من السرسخته أمدج من أبو كرجا أمدج من الشعراوي كما مرجي شعراوي بيالين بداخله وجودي هي وبوني هي و نزیکەی بە سنووری پارێزگای سلێمانی 234 میلیۆن مەتر مربع پیس بووە هەتا ئێستا لە نەودووە بە سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە ناوخۆیەکان و کۆمپانیەکانی بواری پاکسازی من و ئێمەش وەک حکوومەت 115 میلیۆن مەتر مربعمان پاکردوەوە کاتە نیماونیومان کردووە هەتا ئێستا بەم 32 ساڵە دڵنیام چەندین 30 ساڵی ترمانەوە گەر بەم قەیرانەوە ئاوا بڕاچکە قەیرانێکی زۆرمان لەسەر لایەن حکوومەتی مرکزیەوە بودجە نییە و تا بە هزار حاڵ موچە ئەدرێت بودجە نییە ئیمکانیەت نییە ئەگەر بەو شێوە فەندی نێودەوڵەتیشمان نەماوە چکە ئێستا لە مەحفەلە نێودەوڵەتیەکان کە داوای فەند دەکەین لەگەڵیان داوای باربووەکەین ئەڵێن ئێوە وڵاتی نەوتن ئێوە سەرۆت و سامانێکی زۆرتان هەیە ئێمە ناتوانین دەعمتان بکەین لەبەرەوە دەعمی نێودەوڵەتیشمان نەماوە بەو شێوازەی ساڵانی پێشوو بۆیە
داواکارین هەم خۆی ئەمە ئەرکێکی ئەخلاقی حکوومەتی مرکزی بوو کە چۆن هەستا بە دانەوەی قەرزی دەوڵەتی کوێت کە پێشتر حکوومەتی پێش ئەو داگیری کرد بوو لەبەرەوەی ئەم میراتگیری حکوومەتی پێشوە مەفروض بوو لە بودجەی سیاتی مەبلەغێکی تایبەت بکات تەرخان بکە بۆ لابردنی ئەم مینانە بۆی پرۆسەکە سەریعتر بکەین تا قوربانیمان کەمتر بێتەوە. زۆر باشە کاک مەحسین لەگەڵەوەی کە ئێمە گفتوگۆکەین لە شاشەکەەوە هاوکارانم کۆمەڵی لە چالاکیەکانی ئێوە پیشانێن لەگەڵەوەی کە لە دوای کۆکردنەوەی ڕێژێکی زۆر لەو مین و تەقەمەنیانە دواتر لە ناوچەیە کەمیە تەقێنەوە بووی کەیتر لە هیچ شوێنێکی تر مەترسی نەبێت لەگەڵەوانەشا بینیمان کۆمەڵی کار و چالاکی کەتان هەبوو لەوەی کە بۆ منداڵان لە نێو خوێندنگاکانە لە دەرەوە دەورات بە کارمەندە بەڕێزەکانتان کە چۆن بتوانن هۆشیاریان هەبێ بەرامبەرەوەی کە مینێک یاخود گول لە هاوەنێک یاخود هەموو ئەو جۆرانی مین بە شێوازی لە شێوازەکان مامەڵەیەکی دروستی لەگەڵا بکەن. من پێم خۆش بوو بزانین لەگەڵ هەموو ئەم بارودۆخەیە ئێوە چێ پشتگیریتانەکا بۆم بابەتە یعنی هەر هیچ نەڕۆین جلوبەرجی کەسێککەی بە ورچێک مناڵێکی تێگەێنی کامە مینە ئەمە مەسرەفە خەڵکانێکە بیت ئەوێ ئەمە مەسرەفە ئەم پێداویستی بەدەستم کارمەندە بەڕێزەوەیە ئەمە مەسرەفە ئەم ئامێرە بەکارێنێ بێگومان پێویستی بە سیانە هەیە پێویستی بە چاکردنەوە یاخو پێویستی بە ئامێری تازەتر هەیە چێ پاڵپشتانە بۆم پێداویستیانە دەستان خۆش دیارە مەسەرەن قاعدەیەک هەیە الئیدارەة بمدیرها بەڕێوەبردن مەسەرەن فەنە هونەرە و زانستیشە ئێمە بێگومان من هەموو دەستگای گشتی کاروباری من و بەندە ژۆک بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی ئەو کاتانەی کە کەرەنتینە و کە کار وەستا بوو کە ئیژ وەستا بوو کە بەشێک لە میزانیەمان هەبوو ئەو کاتە ئیستیغلال مەکرد بۆ کردن چکە حەبل و دار و ئەوانەشمان ئەوێ ئەوانەمانەمێ ئەو میزانەیە کە کار وەستا بوویش ناکرا مەخزنمان هەیە خەزینێکی احتیاطی باشم ئەخز لەسەر ئەو بودجەیە بۆ ئەوی بۆ ئەمڕۆ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش بۆ ئەوی ئەمڕۆ بەهانەمانەوە بێت بێجگەلەوەی ئەو دیتێکتەرانەی یعنی ئەو جیازەی کەمینەکەی پێ هەڵەگرینەوە کە پێشتر مەسەلەن بۆ نمونە لە منەظەماتەوە وەرمان گرتووە ئەوانەی کە بۆ هەموویمان هێشتۆتەوە و خەبیرمان هەیە لە بواری چاکردنی ئەو جیهازانە ئەوانەی کە خراپیش بۆ سیانەمان کردو ئامادەکاریمان کردووە بەکارمان هێناوە بێجگەلەوەی زۆر جار هەندێک لە منەظەمەکان ئەهێنینە سەرخەت بۆی دامێکمان کەن باربوویەکمان کەن چەند جیازێکمان بۆ بکڕن و بمانەنەوە ئێستا بۆ نمونە بە فشارێکی زۆر و بە هەوڵێکی زۆری بەڕێز سەرۆکی دەستگا و سەرۆکایەتی دەستگا توانیمانە لە ڕێگەی ڕێکخراوی ITF سلۆڤینیەوە چەند ئۆتۆمبیلێکمان بۆ بەکرێ بگیرێ بۆ ئەوەی کە تیمەکانمانی پێ بگەینە سەر حەقل چکە ئۆتۆمبیلیشمان نییە ئەپی ئۆتۆمبیلەکانمان پێشتر بە گرێبەست بوو دوایەوە کە قەیران دروست بوو گرێبەستەکانیان هەڵۆشایەوە ئێستا تیمەکانمان لە ڕێگەی ئەو ئۆتۆمبیلانە و چەند ئۆتۆمبیلێکی شڕی مۆدل کۆنمان هەیە بەمانە ئەیان گەینە سەر تاخد یعنی بڕوا بکە یعنی ئێمەمانان هەر هاوڵاتێک بینی ئەو ئۆتۆمبیلانە تااقەتی نییە سواری بێ لێرەوە هەتا قەڵاچوالانێ هەتا تاسوجە پێی بڕوە ئەمان بە بەردەوامی بەمەهات و چۆژەکەن لەبەرەوە بەشێکی ئەو ڕێکخراوانەیە ئەم ساڵ ڕێکخلاوی سەریبی ئەحمەر هاوچکە پرۆپۆزەڵی باش تەقدیمەکەین ئێمە مقنیعە بۆیان پرۆپۆزەڵێکمان نانێت کە ئەوە کارەکانمانەوە ئەوان هاتنە سەرخەت بۆ ئەوەی دیمارکەیشنی چەند حەقلێکمان بۆ بکەن بە زەرورمانزانی چەند مارکێکیان نێنێ عدد تقریبان بۆ نمونە بۆ سلێمانی نزیکەی 284 عددمان وەرگرت ئەم ساڵ بۆ ئەوی سنووری کێڵگەمینەکانی پێ ئەوە بکەین و تەنها ئەوەی هیچی تر ئەوانەی تر ئەو جلوبەرگ و پۆشاکوینانە یا هی پێشتر کۆنەماومانە لە مەغزن یاخود لەو بودجەکەمەی کە ماگانە هەمانە هی دایرەکەی بەردەستە لەوە ئەچین پینەوە پڕۆکەین و ئەیکڕین و ئەیبین بەڕێوە مهمەیە ئێمە ئەبێ ئیش بکەین یعنی لەگەڵ ئەو هەموو قەیرانە کە ڕوبەڕوومان باوت بۆتەوە ئیشمان نەوەستان و لەگەڵ ئەو هەموو یعنی ناڕەزایی و بایکۆت و ئەمانە منەمێ زۆر سوپاس و دەستخۆشی لە تیمەکانم کەم لە کارمەندانی بەڕێوەبەرەتی گشتێکم بکەم تاقە بەڕێوەبەرەتی گشتین کە بایکۆتیان نەکردو کارمەند و کە گیان بازانە هەموو ڕۆژی کاری خۆیان کردو ئیشیان کرد بەبێ ئەوەی هیچ فشارێکیشیان لەسەر بێ یعنی ئەمە زۆر دەستان خۆش بێ سپاس بۆیەوە لەشتان ساغ بێ سپاس بۆ تیمەکانتان سپاس بۆ کارمەندە بەڕێزەکانتان تەنها خۆیان نین کە ڕوبەڕی و مەترسیە بنەوە بەڵکو خێزانێکیش بەجێڵن لەسەر و مەترسیە و چاوەڕێی باوکێکەکەن کە بگەڕێتەوە ئێمە هیوادارین گرفتەکانتان بۆ چارەسەر بکرێ هیوادارین چکە گرفتەکان بۆ خزمەتی خۆتان نیە بەخوا خزمەتی هاوڵاتیانە کە بتوان هەتایەوە شتان لە بەردەسا بێ هەتوان ئیشی باشترکردن و ڕوبەری باشتر بۆ ئێمە پاکەنەوە دەستان خۆش بێ خۆشەویستان جارێکی تر من حەزم کرد لێرەوە ئەمە دووپاتکەینەوە کە ئەگەر هەر کەسێک لە گوندەکانە لەو شوێنانەی کە نزیکن لەو چەڵگەمینانەوەکو کاک موحسین ئاماژەی پیان لەو هەموو ڕێنمایانەی کە بە ئێوەیان ناوە بەڵام هەر زۆر جار بە هەڵەیەک بێ یاخو بەر شێواز بێ کەوتنە ناو چەڵگانەوە
مەشڵەژێن لە شوێنی خۆتان بۆ سن و کاک مەسینوتی ئەوان هێڵێکی گەرمیانەیە 1970 ڕاستەوخۆ پەیوەندیکەن ئەو کەسانەشی کاچن بۆ سەیرانگاکان یاخود دیتر لە مانگی چوارەوە چنە و شوێنە دوورە دەستانە ئەو گروپە شاخەوانیانەی کە ئەڕۆنە شوێنێک لە شوێنێکا شتێکی نامۆیان بەرچاوکوێت کە دەستکاری مەکەن لە خۆتانەوە یاخود شوێنە کاستان کرد شوێنێکە کە کۆمەڵێک وەکوی کە ئاماژەی پیانیشانە دیارە ئێسک و پرووسک و یاخود شوێنەکە جارێک کەسی بۆ نەچوە ڕووی تێمەکەن ئەگەر کەوتیش نەناوی تکایە لە خۆتانەوە مەجوڵێن هیچ شتێک مەکەن ڕاستەخۆ پەیوەندی بەم هێڵە گەرمەوەکەن چکە ئەمان کەسانی شارەزا و خەبیر و خۆیان ئەزانن کاری خۆیان چۆنەکەن لەسەر هەموو ئەو بار و دۆخەشەوە هیوادارین کە گیانی هاوڵاتیان سەلامت بێت دووبارە سپاس بۆ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ کورسات کە هەمیشە پشتیوانیان کردوین و پەیامەکانمانیان گەیانووە ڕۆڵی بەرچاوتان هەبووە لە کەمکردنەوەی قوربانیان دیارە بێگومان جەماوەرێکی زۆریە خەڵکێکی زۆر سەیریەکە و ئەم پەیامانەش کە لێرەوە ئەڕوا بێگومانم ڕۆڵی خۆی بینێ لە کەمکردنەوەی قوربانیانی مین دەستی ئێوەش خۆش بێ و زۆر سپاس هیوادارم زۆر دەستی ئێوەش خۆش بێ سپاس